هەر جێگاکەن ڕێ و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوە جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئەوەی خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەمجارەشمان جێگەی سوود و ڕۆژامەندی ئەوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە نرخی کارەبای مۆلیدەی ئەهلی دەکەین لە شاری سلێمانیدا. با بزانین هاوڵاتیان ڕابۆچوونان چییە سەبارەت بە نرخی ئەم مانگەی کارەبای مۆلیدە لە شاری سلێمانیدا. لە شاری سلێمانیدا لەم مانگەدا زیاتر لە 1000 دەفتەر دۆلار لە هاوڵاتیان وەرگیراوە بۆ کارەبای مۆلیدەی ئەهلی. زیاتر لە 1000 دەفتەر دۆلار لە نێو شاری سلێمانیدا لە هاوڵاتیانی سلێمانی وەرگیراوە. ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەم پەیامە تاوتۆ دەکەین لە کۆتایی بەرنامەکەشدا بەپێی ئەو بەدەداچوونانەی بەپێی ئەو داتا و زانیاریانەی کە من کۆم کردوێتەوە کە من لێدەرکردن و کۆکردنەوە بۆ کردووە کە من داتایەکی دروستم دەرکردووە لە کۆتاییدا ئەنجامی ئەوەتان پێ دەڵێم کە لە شاری سلێمانیدا چەند مۆلیدەی ئەهلی هەیە، چەند ئەمپێر کارەبایانداوە بە هاوڵاتیان، چەند کاتژمێرێنداوە بە هاوڵاتیان، بە کۆی گشتی داهاتەکان چەندیان کۆ کردوێتەوە و چەندێک لە خەڵ وەرگیراوە. ئەم داتا و زانیاریانە هەڵاگرن بۆ کۆتایی بەرنامەکە، بەڵام ئێستا لەگەڵ هاوڵاتیانە پرسەکە تاوتوێ دەکەین بینەرمان بن با بزانین ڕابۆچوونی هاوڵاتیان لەسەر کارەبایی کەرتی تایبەت واتە مۆلیدە ئەهلیەکان چییە و تا چەند نرخەکەیان بەلاوە گونجاو بۆ مانگە لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. مەجبوری تۆ کارەبای ڕیزەکە نەبێ مەجبوری مۆلیدەکار پێش کووری بە هەر شێوەیەک تا ئێستا کارەبا چاوێت تازە تاکەی چاگەری ها بۆ 4 ئەمپێر کارەبا هەموو مانگە بێ و معاشەکەیشی نەبێ ئەو نە زۆرە مەگەر خوا خۆی بزانێت. لێپرسینەوە نییە پارەیەکی مفت هەیە لە کوردستان ئەو ئەڕوا بە هەوانتە بە هیچ ئەڕوا دڵسۆزێکی تیانە خزمەتی و کوردە بکە. حالیان ئێستا مۆلیدەکە جێ ڕئیسی گرتووەتەوە ڕئیسی هەر نییە حالیان. ئەگەر بێت و مۆلیدە زیاد کا مەزبوری من بڵۆم کاکە ئەمپێرەکەم ببڕە. ئابێ سەلاجەکە جەمیدەکە کوژێنینەوە ئەنجام و بەری دەکاڵکەین. سڵاو دەبێت. سڵاو گیانەکەم. ئەم مانگە چەند ئەمپێر با بڵم پارەی چەند ئەمپێر کارەباتدا؟ ئەم مانگە لە کاتی خۆی چوارەی پارەی 4 ئەمپێر کارەبا ماوە ئەمپێری 14000 نایبووە و هەموو کاتێک لە دەقە سەعاتی خۆم مۆلیدەکەمان بۆ هەڵەکات. 14000 داوە یەک ئەمپێر 56000 داوە 56000 ماوە بەڵێ نرخە زۆر نییە. بەرەوەڵام دەکە بۆ ئەمڕۆ لە چاو قەیرانەکە زۆرە بە لە چاوەوەی کارەباکە زۆر نم بە زۆری نازانم بڵە بۆ چکە لە کارەبای نیشتمانەکە زۆرتر هەڵەکە. بە دڵنیاییەوە لە کاروان نیشتمانی زۆرتی هەڵگرەوە چ کۆمەگەرە و ناهەڵ نەکات ناتوانێت پارە وەژیرێ. بەڵام بۆ تویەکی هاوڵاتی کە دوکاندارێکی بەسیتی بۆ تۆ زۆر نییە لە ئێستاە 56000 دینار. لەو خێرانە زۆرە با بەرەوە لەو خێرانە زبەر وەکو داهاتی کارەباکە کە ئەمە ناتێ زۆر نییە. هەر کاتێک ڕیسی بڕابێت مۆیدا هاتوتەوە بەد جاری وا لە کاتی ڕێیسەکە بڕا 5 دقیقە 4 دقیقە ڕێیسەکە کارەبای هەڵ کردووە جاری وای ڕێیسەکە هاتووە ئەم هەر ئیشی کردووە نەی بەڕێ نەکرانێتەوە. ئێستا لە 14000 زیاتر داوە؟ نا ئەمە یەکەم مانگە ئەو ئەم خێرانە لە مانگە 14000 ماناوی نایتر جارێکی 8000 بووە 9000 بووە کەمتر بووە ئاوە بەپێی تا چەند پێ دوایە نرخی ئەمپێرەکان بەرەو زیاتر بڕۆن. وەڵی من پێم وایە لەمە زیاتر بەرەو زیاتر ڕاچونکە بە قەیرانە کەس دەسەڵاتی نەبێتە ماڵی وایە دەسەڵی 14000ەکەشی نەبیە. سێرەوەمە کەم لێرە دوکانان پارەی دوکانەکەیان ماڵی وایە نیەکی بەم جۆرە با بڵێن مۆلیدە بەم جۆرە پارە وەرگێت ئەی ئەرکی کارەبای نیشتیمانی چی دەبێت؟ ئەرکی کارەبای نیشتیمانی کارەبای نیشتیمانی هەر نیە تا ئەرکەکەی بێ. کارەبای نیشتیمانی ئەگە بووایە ئێمە پەنەما بۆ مۆلیدەکان نابن. کارەبای نیشتیمانیش کار وەسەڵەکەی بووێتەوە مانگ 40000 بووێتە 30000 بێتەوە کارەباکەشی نایێتە 40000 بۆ بێتەوە. ئێمە کارەبای نیشتیمانی ناڕازی. بە نمونە تۆ ئەگەر ئەو 56000 دینارە بێ بە حکومەت لە توی وەرگێ باشتر نیە و 56000 دینار و کارەباکی فول لێ باتێ هەردوو لە باشتر نییە. ئەگەر حکومەت لە کاتی خۆی ئەو کارەوە بداتێ 56000 ئێمە قاینیمەوە بەس 24 ساعاتەکەت باتی نە 12 ساعات باتێ و 56000 وەرگێ. ئەو 4 ئەمپێرە تۆ توانیتە هەموو شتەکانی ماڵی پێ هەموو تا 4 ئەمپێرە 1 2 3 5 بەڕادوم بەڕدەیەک و تەلەڤیزیۆنی ئیشەکە یعنی داش نابەزێ ئەوی جۆزەکەمە بڵێەوە دایگیان چۆنیت؟ یاخوا بەخێر بێن سەر ئەو چاوانە. چەند ئەمپێر کارەبای مۆلیدەت هەیە؟ وەڵڵا بە من و کوڕەکە 4 ئەمپێر. بەڵێ. ئەم مانگە ئەمپێری چەندێتانە؟ ئەمپێری وڵی باقل 14000 بوو نازانم چەنە بوو. 14000 ئەو برادەرش دراوسێت تاڕەوتی 14000 دیارە ئەوژێر بەڵێ 14000 ئەو 14000 زۆر نییە بۆ ئێستا. بەخوا زۆریشە جاچی بکە بەخوا ئیتری ئاوا ئاو ئیششمان نییە. باش دایگیان پێم بڵێ ئەتوانیت هەموو شتێکی پیاڵکەی بۆ نمونە ئیسفادی واتان لێ کردووە؟ نە بەخوا زانی چۆنا ئەبێ سەلاجەکە جەمیدەکە کوژێنینەوە ئەنجام و بەری دەکاڵکەی.
حتا ئەبڕێت جاری وایە بەخوا ئەم ساڵەکە سەلاهینەکەشمان سووتە جامی دەکە بە ناوی خوا فڕێماندا ئەوی بەرزولزی کارەباوە بخوا وڵای سوودە حاجی ئەی کارەبای بۆ حقوقی چه ئەرکێکی هەیە بۆ نمونە ئەگەر ئەوە پارە بدرێت لە مۆلیدەیە ئەی زۆر نابێت بۆ هاوڵاتی برە بەرە بەڵا زۆرە جا ناچاریشین ئەی دەچی بکەین بەخوایش سووتی شوێنێ ئەزانی لە چوارە زیاتریشان هەندێک شوێنە 15 یاوە 15 نیاوە 16 یاوە هەندێک کەس باسی 7,000ەکە بەڵێ ئارە وڵی یەندە چی بکە خۆی درێ مەملکەچین هێڵە حکومە دایناوە کە پیانەڵێ ناڵێن ئەوە زۆراڵە بەخوایتر حکومە دایناوە بەسە ڕیسیەکە بووە یەکجاری هەر یەک پارەمان باە باشتر 56,000 تاناو لەگە کوڕکەدا ئەگەر حکومەتەوەتان لێ وەرگێت کارەبایکی باشتان باتێ باشتر نییە 56,000 ئارە وڵاو نەماندایە ئالم بەدرگایە 2 ئەمپێر بەڵێ ئەم مانگە چەنەدا 14,500 بەڵێ زۆر نییە بۆم ڕۆژە زۆر زۆرە هەتا ئێستا نرخی وەکو ئەمە داوە یامە یەکەم مانگ ئەمە یەکەم مانگەوەی بیرم بێت تا ئێسمە یەکەم مانگمە تا چەند ئیسفادە و لەو مۆلیدەیە وەرگرتووە تا چەند ئەتوانێت ڕۆژانە تۆ بتوانیت ئەو پێداویستانەی نێماڵی پێدابین وڵی تا حتێکوکو بڵی ضروریاتە ئەگینا پێویستیەکانی ناوماڵ ناکات پڕ ناکاتەوە مەجبوری تۆ کارەبای ڕیسەکە نەبێ مەجبوری مۆلی دەکات پێش کوردی بە هەت شێوەیەک بێت ئەینا وەکو ضروریات پڕ ناکاتەوە تۆ ناتوانانی کۆمەڵشی بێداگەسێنی مجەمیدە سەلاجە بتوانانی ئەم بەڕێدەیەکی پێش پێ بکەی بە کۆمەڵێکیان کوژێنی تۆ اینجا ئەوانی کە پێش پێ بکەیان بچن دوو گوڵە بیش پێ بکەی بەو شێوەیە باشە ئەرکی کارەبای نیشتیمانی چێ لە ئێستادا کە بەو جۆرە پارەیەکی زۆر لە هاوڵاتی وەربگیرێت هەرکی کارەبای نیشتیمانی ئەوەیە کارەبایەکی زۆر بە هاوڵاتیان یعنی معنای هەیە تۆ پاش 25 ساڵ حکومکردن بتانی ئەوە نەتوانانی کارەبایەکی باش بێ بە هاوڵاتی کە ئیسفادێکی لێ بکە و پێویستی بەو شێوە بە مۆلی دەنەبێ کارەبای ڕێسی بۆ شێوە لاتوە ئەوە پامێکە بۆ خەڵکانی تر کارەباکە بۆ شێوە ئالیاتوی ئیسفادێکی نەماوە هاوڵاتی گەشتە سەر تینی هیچ ومێدێکی بەو حکومەتە نەماوە چاوەڕوانەکرێت کە نرخی مۆلیدەکان زیاد بکات لەمەش وڵی بۆی هێژا بۆچی چاوەڕوان ناکەیتر ئەمە لە مانگایەوە نەزیایی کردوێتتر نازان بڵم چی چۆن بتوانین چارەسەریان ئەم قەیرانە بکەین وڵی چۆن بتوانانی چارەسەری و قەیرانەکە و قەیرانە بە هینەبێت بە چاکسازیە بێ ئایا چاکسازیە کرێت لە وڵاتەیە ئەم هەموو لە ڕۆژنامە نووس لە کەناڵەکان بۆ شێوە لە میدیا قسە ئەکرێت ئایا ئەم قەیرانە چارەسەرەکرێت چارەسەر ناکرێت ئێوە لە ئازادی چواردەنیتانەوە لە هەندێک شوێن زاناریمەیە 15 و 16 حەڤ ئەوانش دراوە سارانیان لە ئێوەش زیاتر دراوە سومە بڵێ لە بەعزە شوێنێک هەیە کەمتر کەس لە فەیسبوک نامی بە نردوڵە 20,000 دینارە ماوە ئەبێت میسم ئێوارە پرسیارم کردم لە بەعزە وتی نازانم لە مۆلی دەکەی خۆمانوتی ئەوە نەدراوە لە بەعزە شوێنێکی تر زیاد درابێ نازانم یا کەمتر درابێت مۆلیدە چوارم ئەم مانگە چەنەدا 54,000 بەڵێ ئەنی ئەمپێری سیانزە کۆتو سێ ئەمپێری سیانزە ئەم نرخە زۆر نییە نەوەڵا کە شتێک بە زۆر بوو بە زۆرەتێکیان پێکردی لە سەڵات نینا 54,000 دینار بۆ 4 ئەمپێر کارەبا هەموو مانگە بێ و مەعاشەکەیشی نەبێ ئەو نە زۆرە مەگەر خوا خۆی بزانێ ئەو نە زوڵمە مەگەر خوا خۆی بزانێ نە کەس نادا تۆ بە زۆڵ مێزانی وەڵا بە زۆڵێکێزانم کە تۆ لە ماڵەکەی خۆت دانیشت و خەڵک بێ بە زۆر ماڵ و مناڵەکەی ئیبادەکەەوە لە ناوی بەرێ ئەمە نە بە زوڵ مێزان ئەرکی کارەبای نیشتیمانی چێ لە ئێستادا کارەبای ڕیسی هیچ نییە کواتیە هەمووی زۆریە خەنە سەرینەکە و لەبەر بەرژەوەندی خوانێنە لەبەر برندۆنی میلەت نییە هیچ شتێک نییە بۆ میلەت بێم هەمووی لە پێناوی چەند کەسێکایە و تاو هەموو ئەمەوە بڕۆ ئەگەر ئەوە بڕە پێ دوایە کار بە ڕیسی بوونی بمێنێتتر هەر ببێتە مۆلیدا بڕوا ناکەم هەر ئەوان بۆیەوە ئەم بەرنامەدان و دەودە لە ناوێ بن وتر بیان بە هەموو شتەکان برێ بە مەسئولەکان و خوان بیبن بەڕێوەوە ئەناشانە چەند جارەتی جۆزا بەرزەکەیتەوە 4 تا 5 جار 4 جار تا 5 جارێت ناتوانانی هەموو شتەکانی ئیش پێکەی لە ماڵە بۆ 4 ئەمپێرە ناوەڵا دوم بە ڕیدا گەریش پێ بکە تاوە یا سەلاجەیەکم بە ڕیدا هەرونیش پێت زیاتریش پێ ناکە مەجبوری تۆ کارەبای ڕیسەکە نەبێ مەجبوری مۆلی دەکات پێش کوردی بە هەت شێوەیەک بێت تا ئێستا کارەبا چەند تازە تاکەی چاگەری ها بۆ 4 ئەمپێر کارەبا هەموو مانگە بێ و مەعاشەکەیشی نەبێ ئەو نە زۆرە مەگەر خوا خۆی بزانێ لە پرسیینەوە نییە پارەیەکی مفت هەیە لە کوردستان ئەو ئەڕوا بە هەوانتە بە هیچ ئەڕوە
دڵسۆزێکیتیان خزمەتی و کوردە بکە حالیان ئێستا مۆلیدەکە جێ ڕئیسی گرتووەتەوە ڕئیسی هەر نییە حالیان ئەگەر بێت و مۆلیدە زیاد بکە مەزبورم بڵم کاکە ئەمپێرەکەم دەبڕە ئابێ سەلاجەکەم جەمیدەکە کوژێنینەوە ئەنجام و بەری دەکاڵکەین تا چەند لە کارەبای مۆلیدەی نیە بازار ڕازیت لە کارەبای مۆلیەی ناو بازار حتا لە ساسە بە چاوی حکومەتی هەرێما بە چاو نیشتیمانیە لە ساسە جێی نیشتیمانی گرێتەوە بۆ تۆ زۆر زیاتر زۆر زیاتر ئەگەر ئەو نەبێ بگرێ یعنی بڵێم چی مەگەبارکەین کەواتە ڕۆڵی کارەبای نیشتیمانی لە ئێستا چ ڕۆڵێکی هەیە ڕۆڵی شتان بین لە سانەوە پێنجی هەیە سانەوە پێنج کارەبای نیشتیمانی ئەڵێم نیشتیمانی نەعەفو مۆلیدا لە سا چەند لە سا بڵێتدا پێنج ڕۆڵیشی چی ڕۆژ هەیە ئەگەر ئابم جۆرە بێ کارەبای نیشتیمانی پێ دوایێتر خەڵکی ئیسفادەی لێ بکە خەڵکی ساڵی لێ بکە ئەوە نییە ئیسفادەکەی ئەوە نیە سای چیە لە کاتی گەرماکەیە پێویستی بە کارەبای وە لە کاتی سەرماکەیە هەز ناکەی لە کاتی گەرما و سەرماکەیە کارا بە خەڵکنان لە کاتی بەهارە کە شنەبایەکی هەیە کە خەڵک پێویستی زۆر پێێنە لەو کاتە نەکاربە بە خەڵکێن جا من بە دەردی کابرا ئەڵەیە کابرای کووردە ئەڵێ دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ کە من لە کاتێکە جەو فێنک بوو یا بە پێی پێویست سارد نەبوو ئامری کارەبایی بەکاردێنم بۆ گەرمکردنەوە بۆ چی مەکارەبە؟ ئەم ڕووناکیە مۆلیدیان ڕئیسیە مۆلیدەیە بەڵێ چەندەم پێرە هەیە؟ 4 ئەمپێر ئەم مانگە چەندەدا؟ ئەم مانگە 14,000 ئەمپێرە بەڵێ دێشۆن زیاتریش درا هەر نێشۆن هەیە 16,000 حکومەت کارەباکە نایە تا ئیسپادەیەکی وای لێکن ئیسپادەی نییە ئێستا ڕۆڵی کارەبای ڕئیسی لە چه ئاستەکایە؟ لە سا 20 نییە ئەگەر ئاوا بڕوا پێ دوایە کارەبای ڕئیسی تر وجودێکی بمێنێت وجودی نەمێنێ باشە لەبەرەوەی ئەگە بیکەن بە ئەمپێر زۆر باشە بەڕێی من تۆ وەرمە 4 ئەمپێرە هەیە 56,000 داوە ئەو 56,000 ئەگەر حکومە لە تۆی وەرگێت و کارەبایەکی فولێ باتێ بۆ هەردوو لە باشتر نییە کارەبا فولەکە نا بەس ئەگە بۆ منە بیکا بە ئەمپێر زۆر باشە منە و کاتە کەمتە سەرفەکەم تەسیری زۆرە بێ و ئەو کاتەش بۆ ئامێرەکانی وان باشتریشە بێ کەمتر لاوەچێ عەزێتیان بێ چی چاوەڕوانەکرێت لە کارەبای نیشتیمانی هیچ چاوەڕانی لێ ناکرێ هیچ زۆر بێهومێدم لە کارەبایی ئەم حکومەتە هەموو شتێکی لە ماڵەوە چەند ئەمپێرەیە؟ لە ماڵەوە 3 ئەمپێر چەندەدا لەوێ؟ لە ماڵەوە هێشتا نەمانناوە نەماوە هێشتا ئەوە کارەبای نیشتیمانی نەدرێ بە هاوڵاتیان و تر کارەباکانی بێتە کارەبایەکی ئەهلی و مۆلیدە پێدوانی نرخەکان زیاتر بێت زۆر زیاتریشەکە ئەگە کارەبای حکومی نەمێنێ کارەبای ئەهلی بێ زیاتر ئەکا بۆ منان پێ ڕێگە ئێستا بە 16,000 بێ یان 20,000 بێ وای لێتێ و کاتا بێ بە 30,000 35,000 لە کرێچێکی محتەرەم ئێستش کرێچێکی محتەرەمین و دەورەوای لێ هاتووە زۆر بەرەو پێش شۆ ڕۆشتوین سعاتی ئایان بۆ داناوین ئەوە سعاتەکە ڕەفزکراوەتەوەڵە بە کەڵک نایە مۆلیدەی من لە عربە دەژیم لە ئاڵتمستی خۆمان بە حسابی خۆمان مۆلیدەمان کڕیوە ئەمپێری کارەبات هەیە بۆ ماڵەڕات کێشابێ؟ باڵێ هەمە چەند ئەمپێرە هەیە؟ 4 ئەمپێرمەیە بەس مۆلیدەکە بە 10 کەس کڕیمانە خۆمان خۆتان کردن باڵێ حکومەت هیچ نە ئاومانەیە نە کارەبامانەیە هیچمانە خۆمان دابینمان کردوێن ئەگەداری نرخی کارەبای ئەم مانگەی مۆلیدا؟ مۆزان 15,000 سندووە 15 و 16 و 14 ئاڕۆڵە بەتر سندیانەوەنە ئەگەر ئاوا بڕوات کارەبای نیشتیمانی هیچ ڕۆڵێکی مێنێ کوردنەوەڵە هیچ نەمابرە نە ئاوما نە کارەباما هیچ نەوە ڕۆشنایی نەمابرە باشە تۆ مانگی چەند لە سەرتەکەی کە تۆ مۆلیدێکە کڕیوە وان بە دەکەس کڕیتانە مانگی چەند لە سەرتەکە 55,000 ماکۆ کردو تۆ لە ناو خۆمانە چەند سەعات کاربەتان هەڵەکە وڵایەتر چونکە ئەوەتی گەرمە ڕێیسیە بڕێ بە پێی نەکە معدل خۆمان هەڵێکەین ئەمپێری 15,000 ڕۆعبێکت داوە پێدوانیە زۆر بێ هەر زۆر زۆریش زۆرە ڕێ حکومەتەکە ڕژ بێ زۆرە ئەی زۆر نییە ئەگەر ئاوا بڕوات کارەبای نیشتیمانی هیچ ڕۆڵێکی ئەمێنێ جاکۆ ئێستا ڕۆڵیە تا بیبێ هەر ڕۆڵی هیچ نەماوە کارەبا هەر نییە کۆ باشە ئەو 45,750 دینارە کە جەنابەت داوتە ئەگەر حکومەت لە تۆی وەرگێت و کارەبایکی ڕێسی ڕێکوپێکە باتێ بۆ هەردوو وڵاتان باشتر نییە حەزوو بۆ حکومەتیش باشترە وگات باشترە بۆ حکومەت ئەمان دەستیان لەم خەڵکە بەراوە تا ئێستا کارەبا چەند تازە تاکەی چاگەری ها
تازە چاک نابێت کارەبا بڵێ کارەبا چاکەبێت وڵاتەیە نانی نییە بیخوا کارەبای هەیە ئێرە بووایە ئەخە لێرە دزێ زۆرە هەز وڵاتێ دزی زۆر بووە لێپرسینەوە نییە یاسا سەروەر نییە هیچ شتێک نییە لە وڵاتەیە بۆیەوە ژنابزار لێ تاز لێن لە کەسیا پرسیۆ لە کارەبا بۆنێ 45,000 تو ئۆسیان پێرێکی هەتا ئەتوانێت ڕۆژانە بەدڵی خۆ ئیشی پێ بکەیت بەس موبەڕی دێ بەس موبەڕیش پێکەوتەوە ڕۆژە چەند جار ئەچی بۆ جۆز هەڵدانەوە وەڵا بەڕێوین بەسەرا ڕنجارە معاد لە بەڕێ جۆزاڵانەوەی جارێ نییە و دوونی هەڵسێ خۆش سوورە بێتەوە سیێن پێ ڕیشێ بەشی چیەکە سێن پێ زۆریشە پارەکەشی زۆرە بۆی خەڵک سێن پێ ڕاکەشێت 4 دوو ڕاشی وە دوێ هەتا ئێرە هاوڵاتیان ڕابۆ چوونەکانە وهایە کە بڵێ کارەبای نیشتیمانی لە ئێستادا ڕۆڵی زۆ کەم بۆتەوە لە فەرەخی کارەبای نیشتیمانیدایە کە کارەبای مۆلیدا نرخی ئەوەندە زیادی کردووە و هاوڵاتیانیش پێیان وایە هەتا ئێستا هیچ نرخێک نەگەشەوە ئەو ئاستا کارەبای مۆلیدا کە 15,000 و 15,000 ڕۆع بێت 14 و 14,000 لە خەڵ وەرگیرێت بە کۆی گشتی زیاتر هاوڵاتیان باز لەوە دەکەن کە کارەبای نیشتیمانی لە ئێستادا ڕۆڵی نەماوە ئەوەی کە ڕۆڵێک دەبینێت لە ئێستادا کارەبای مۆلیدا ئەهلیەکانە گەر ئاواش بڕوات ئەگەری زۆری هەیە نرخی ئەمپێری کارەبای مۆلیدا زیاتر بەرز بێتەوە و کارەبای نیشتیمانی هەروجودی نەمێنێت و بەگشتیش لە کوردستانە و لە شاری سلێمانی بە تایبەتی زیاتر لە 15,000 دینار وەرگیراوە لە زۆر شوێن چۆتە 17,000 18,000 20,000 کە خەڵک داوێتی ئەمە ڕابچوونەکانی هاوڵاتیانە و کە پێیان وایە ئەگەر کارەبای نیشتیمانی بەم جۆرە بێت خەڵک ناتوانێت سوودی ئۆتۆ لێ ببینێت و لەوانەیە تر هەر مۆلیدە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانە با بزانێت چیکەمان پێ دەڵێن سەبارەت بە کارەبای ئەهلی و بە کارەبای نیشتیمانی و بە نرخی ئەمپێری کارەبای ئەمانگە لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. مەجبوری تۆ کارەبای ڕیزەکە نەبێ مەجبوری مۆلیدەکار پێش کووری بە هەر شێوەیەک تا ئێستا کارەبا چەند تازە تاکەی چاگەری ها بۆ 4 ئەمپێر کارەبا هەموو مانگە بێ و معاشەکەیشی نەبێ ئەوە زۆرە مەگەر خوا خۆی بزانێ لێپرسینەوە نییە پارەیەکی مفت هەیە لە کوردستان ئەو ئەڕوا بە هەوانتە بە هیچ ئەڕوا دڵسۆزێکیان نیە خزمەتی و کوردە بکە حالیان ئێستا مۆلیدەکە جێ ڕئیسی گرتووەتەوە ڕئیسی هەر نییە حالیان ئەگەر بێت و مۆلیدە زیاد کا مەزبوورم بڵم کاکە ئەمپێرەکەم ببڕە ئابێ سەلاجەکە جەمیدەکە کوژێنینەوە ئەنجام و بەری دەکاڵکی چەند ئەمپێر کارەبای مۆلیدە هەیە؟ 6 ئەمپێر دوو ماڵێ خۆ کوڕەکەم ئەم مانگە چەندەدا ئەمپێری؟ ئەم مانگە هینێکمان ناوە هینێکمان ناوە تقریبی 9,000 بەڵێ ئەمپێری 15 ئەمپێری 15,000 داوە زۆر نییە؟ بەڵا زۆرە خۆ گەگەڕڵیش هەموو گەزەڵێ زۆرە بەقە لەگەڵ چار نییە ئەمی وایە بە عام لە هەندێک شوێن لە 15 زیاتریش درراوە؟ بەڵێ 15 زیاتریش یاوە 15 کەم تریشیاوە باش ئابازێ شوێنە ئەرکی کارەبای نیشتیمانی لە ئێستاە چییە؟ وڵام نیشتیمانی عەسی زۆر باشترە زەمیر و بە ویژدانە زۆر فەرقیە لەگەر ئەمانە مەساڵێک نەبووە هاتوۆتەوە 95,000 هاتوۆتەوە 95,000 سبرێکی تایە دوم بەڕگەی تایە 12 گڵۆپی تایە ئەگەر حکومت بێت و ئەم 9,000 دینارە لە تۆ وەربگرێ و لە بەرامبەر کارەبایکی ڕێکۆگەکە باتێ بۆ هەردوو لا باشتر نییە؟ بەختی پێوە ئێمە هەر حکومت منمان باریکە داعاتی حکومەتە هەر حکومت باشتر لێدا ئاهەدی یعنی پێویستی بۆ چارەسەری ئەمە زعاناکە بە بڕای والله حکومت خۆی ئەتوانێت چارەسەریکە بەس نایکە بۆ بە ڕێخەبەرایەتی با پێو بڵم چونکە زمانی بەحث و زمانی کورد ڕێخەبەرایەتی بوو لەگەڵ بەحث دا ئێستا ئەمە قووەتێکی نەسان تێوێت کە چاکی بکە نییە ئەوەی کە تۆ تێوە چاکی بکە نییە باشە ئەگەر ئاوا بڕوا کاک حاجی پێ دوانیە ئەم پێرەکە نرخی زیاتریش بێ لە 15,000 ڕات ئەستێ بۆ حەبە هەژداتی ئەمە خەڵکە زانێت کە شیرازە بتراوە هیچ شتێک نییە لێ پرسینەوە نییە پارەیەکی مفت هەیە لە کوردستان ئەو ئەڕوا بە هەوانتە بە هیچ ئەڕوا دڵسۆزێکیان نیە خزمەتی و کوردە بکە ئێمە ماڵی سلێمانیەوە خەڵکی سامونکەرانم بەخوا توانم پێش وەرگێ ئیتر ئەمە ژیانەکە گران بۆ لە خەڵک و ئەگەر خوا بکە لەمە خراتر نەبێت دا لەمە خراپتر بێ تەواو شیرازە تێگەچێ مۆلیدە دوو بەڵێ ئەم مانگە چەندەدا؟ 4.5 بەڵێ لەکوێژی؟ کانی کوردی سێ کانی کوردان لە زۆر شوێن لەسەر و 15 وەرگیراوە تا 15 ڕۆیە بەڵێ ئەو نرخە زۆر نییە؟ لای ترەوە حکومەت دەزانێت
ئەگە کارەبای ڕێسی زیاگای ئەمەشۆ پارەی نایە ئێستا لە فراغی کارەبای نیشتیمانی دایەوە مۆلیدەکان ئەوە پارە لە خەکەسێن ئەگەم ڕێسی بێ مۆلیدەمان بۆ چێ جار ڕێسی چاگە بێ ئەمپێرێ بێ بە 2000 بێ بە 3000 کە جەنا بەداوتە بۆ 29,000 بۆ 2 ئەمپێر ئەگەر حکومە لە تۆ وەرگێت و کارەبایکی باشی باتێ بۆ هەردوولەتان باشتر نییە ڕێسیەکە باشتە بەرەوەڵە ئەگەر ڕێسیەکە بێ باشتر ئەتوانی موبەری پێیشکەی تاقیقافرێت جۆزە سانەوەکەین زوو دا ئابەزێ وڵا هەر خێرا هەڵەسێ دەوانێت کارەباکەشی تاو نییە ئەگەر ئاوا بڕوا پێدوانە لە ماڵەکانی داهاتوە نرخی ئەمپێری کارەبای مۆلیدە زیاتر بێ لاوانێ بچێ بۆ 20 ئەگەر ئاوا بڕوا بێر چاوەڕی مۆلیدەکەکەین ئەگەر حکومەت چارەسەری نەبێت کاچۆن لە مۆلیدەکە ڕازیت چەند مۆلیدەکە نەبێ خۆت ژیان ناخۆش ئەبێ بچی لەسەر بام بخەوی مۆلیدەکە بەس نییە تابانی هەڵێکا کارەبای ڕێسیە بەرەسە مۆلیدەکە هەڵێکا حەقی شێ دێ پارێ وەرەگرێ بەم گەرمایەوە ئەم مانگە چەندەدا ئەمپێری 85 جونیم چواردە و ڕۆبێ چواردە و ڕۆبێ بەڵێ ئەم نرخە زۆر نییە وەڵای زۆرە بۆ ئەم ڕۆژە زۆرە تۆ چەند مەعاش وەرەگی چەندی بێی بە ئەمپێر و چەندی بێی بە ئاو و چەندی بێی بە کارەبای ڕیسی و اینجا تەلەفۆن و اینجا ئینتەرنێت و اینجا هیچ شێوەیە گونجاو نیە تۆ چواردە ڕۆبێکە داوە لە زۆر شوێن لەسەر و 15 وەرگیراوە بەڵێ پێ دوایە ئەگەر ئاوا بڕوات کارەبای نیشتیمانی هیچ ڕۆڵێکی بمێنێت هەمی نەبێتە ئەهلی نەوەڵا هەر کوا ماوە کارەبای ڕیسی لە بینەکانە ئەگە تۆزێک بێنێ لە دوای سی شەو لە دوای دوی شەو کارەبا بنێ شەو ڕۆژێک چەند جارەچی جۆزەی مۆلیدەکە هەڵەسێنیتەوە وەرە هەر لە حسابانیە وەڵا عەرەبی حەرزبی لە بەردەم جۆزەکە ئەبێ بە بەردەوام خەریبی کەوت و لێیتەوە جا خۆ شەشەکەشە شەشەکەی تەواو نییە شەشی تەواو نییە بۆ شەشە تۆ توانی پێداویستەکەی نەماڵەکە و بەکاربێنی ناوەڵا بێ زۆر شت کوژێنینەوە بۆی بتوانین موبەڕیدەکە بە دەرەجەیەکی کزیش پێ بگەین لە گەرماکە خۆمان پێ دوانێمە پامێک بێ بۆی کە بە خەڵک بڵێن ئیتر چاوەڕوانی کارەبای ڕیسی مەبەنیتر بۆ خۆتان بە مۆلیدەکە ژیان بەڕێکەن جا ئەگەر وابێ ترێمە حکوومەتمان بۆ چییە کە حکوومەت نەتوانێت کارەبا دابینکەوە ئاویش ئاوەگەش سەرباری هەمووی ئاوەکە کەیێتەوە کارەبانیە مۆلیدەگەش هەڵی ناسێنێ کاتە بێ ئاویش یعنی لە 4 ڕۆژە 2 سەعاتەوە ئەگەر حکومەتە و پارەی لە جەناب وەرەگرێت و کارباکی ڕێکوپێک دەباتێ باشتر نێ بۆ هەردوولا معقولە ئێمە دایما واڵێن ئەو پارەیین بە مۆلیدە لێمان وەربگرێ زۆر باشترە ڕیسێکەمان بۆ ئەمە ناکە وەڵی ترەوە خۆیان نەزان لە خۆیان بکەیت سلااو زۆر سپاس دەکەم چەند ئەمپێرە هەیە کاربای مۆلیدە لە ماڵەوە من لە ماڵە 3 ئەمپێرم هەیە ئەمپێری چەندە داوامانگە 45,000مەوە ئەمپێری 15,000 زۆر شوێنەکان 15 و 15 دراوەزانی وڵات نازم بەس بە ئەوەی ئەمە گەڕێکی ئەمە ئەمپێری 15,000 بوو یانی شوار 3 ئەمپێرەکە 45,000مەوە زۆر نییە وڵا زۆرشە بەسی تر خەڵکی پێ دەسەڵات نییە کارەبای ڕیسی نیە تر مەجبوری حالیان ئێستا مۆلیدەکە جێ ڕیسی گرتووەتەوە ڕیسی هەر نییە حالیان کەم ئەگەر هەبێ سەعاتی 2 سەعاتێتەوە یعنی مۆلیدەکە جێ ڕیسەکەی گرتووەتەوە حکومە دەگەر و پارەی لە بەڕێز زۆر بگرێت بۆ نمونە کارباکی باشتر باتیە بە هەردوولا باشتر نییە با ئەوە زۆر شتێکی باشە ئەگەر ئاوا بێت زۆر شتێکی باشترێکە بێن بە حکومت باشترێکە کارەباکە بەس 24 ساعات 24 ساعاتەکە هەبێ باشترێکە وەت بۆ مەناکە وەڵی تر نازانمە خۆیان نزانم مەجبوری تۆ کارەبای ڕیسەکە نەبێ مەجبوری مۆلیدەکە پێش کووری بە هەر شێوەیەک تا ئێستا کارەبا چەند تازە تاکی چاگەنی ها بۆ 4 ئەمپێر کارەبا هەموو مانگە بێ و مەعاشەکەیشی نەبێ ئەو نە زۆرە مەگەر خوا خۆی بزانێ لە پرسیینەوە نییە پارەیەکی مفت هەیە لە کوردستان ئەو ئەڕوا بە هەوانتە بە هیچ ئەڕوا دڵسۆزێکیتیانە خزمەتی و کوردە بکە حالیان ئێستا مۆلیدەکە جێ ڕیسی گرتووەتەوە ڕیسی هەر نییە حالیان ئەگەر بێت و مۆلیدە زیاد کا مەزبوری من بڵم کاکە ئەمپێرەکەم ببڕە ئابێ سەلاجەکەم جەمیدەکە کوژێنینەوە ئەنجام و بەریدەکەڵکەین ئەمپێر کارەبای مۆلیدە هەیە 2 ئەمپێرمەیە ئەم مانگە چەندەدا ئەم مانگە 30,000 ئەمپێری 15,000 بەڵێ زۆر نییە چۆن زۆر نییە کابراکم پێشمەرگم 500,000 وەرەگرم ماقولە ئەمپێرە 15,000 بەیانی دوو بەیانیش کارەبای ڕیسی بۆ دێتەوە 25,000 ئاو بۆ دێتەوە 15,000 یعنی بێ مەعاشەدانی بەس بۆەوە وایان کرێچیت کرێکی پێشمەرگەیت و کرێکیشیت ئەرەوەڵا مانگی 120,000 بێ ئەی لە ئێستاە کارەبای نیشتیمانی چ ڕۆڵێکی هەیە
وڵی کارەبای نیشتمانی ئەگە بڵێن باشە باش نییە وەکو پێویست نییە ئەگەر باش بێ مۆلیدە نابێ وایان مەجبوری هاوینەوە گەرمایە و یا بێ سەلاجە هەڵ نەکە یا بێ بەریدا هەڵ نەکە لە ئێستایا پێت وایە کە ئیتر خەریکە کارەبای نیشتیمانی ڕۆڵی نامێنێت وڵی ئەگە بڵێم نە وایە تەواو ئەبێ ڕاست ئەگەر ئەوە بڕوا پێدوانیە لە 15,000 زیاتر بدرێ مانگی داهاتوو زیاتر ئەدرێ بەس ئەگەر بێت و مۆلیدە زیاد کا مەزبورم بڵم کاکە ئەمپێرەکەم ببڕە کارەبا ئەتوانی بژی بۆم مەزبورە پێشمەرگەیەک بەبێ کارەبا بژی لە کوردستانە 400,000 وەرەگرم ماخول لە 200,000 دانە بوو ئەو کارەبا 400,000 وایانە بەس حسابی ژیرفانی خۆمانە ڕۆنی دێنەوە تۆ پێشمەرگەیەکی دەبووە ئێستا چیت بۆ کرایەت من لە 93 پێشمەرگەم هەتا یاسای شتێکم بۆ نەکراوە گەشتەوە ئاستەی کە تۆ بڵێ ئەگەر پارەم نەبێ مۆلیدەکە بڕم مەزبورم هەتا ئەم دەنگەدەنگیشم بوو لەگەڵ خاوەن مۆلیدەکە تو کاکە بیبڕە من نانێت ئەنی ماخول نییە 30,000 بووە کاک ماخولە بە پێی ئەو داتا و زانیاریانەی کە من بە دوواداچوونم بۆ کرد و گەشتمە دەرەنجامێک لە ئەنجامی کۆکردنەوە و لێدەرکردنی ئەو داتایانەی کە کۆم کردەوە لە نێو شاری سلێمانیدا لە نێو کۆڵانەکاندا 540 مۆلیدەی ئەهلی هەیە لە نێو بازاڕەکانیشدا 40 مۆلیدە هەیە کە کارەبا بۆ دوکانەکان دابین دەکات واتە 580 مۆلیدەی ئەهلی هەیە لەم مانگەدا بە کۆی گشتی مۆلیدە ئەهلیەکان بڕی 350 کاتژمێر کارەبایانداوە بە هاوڵاتیان واتە بۆ یەک مانگ لە مانگی حەوت تا مانگی هەشت 350 کاتژمێر کارەبایانداوە بە هاوڵاتیان ئەگەر ئەم 350 کاتژمێرەدا بەشکەی بەسەر 30 ڕۆژدا دەکاتە نزیکەی 11 کاتژمێرونی و بۆ 12 کاتژمێر کە لەم مانگەدا لەلایەن مۆلیدە ئەهلیەکانەوە بە هاوڵاتیان دراوە بۆ هەر یەک کاتژمێریش بڕی 42 دینارونی و وەرگیراوە لە هاوڵاتیان واتە 350 کاتژمێر ئەگەر زەربی 42 دینارونی بکەی دەکاتە نزیکەی 15,000 دینار کە لە هاوڵاتیان وەرگیراوە واتە بۆ هەر یەک ئەمپێر 15,000 دینار لە هاوڵاتیان وەرگیراوە لە کۆی ئەو 580 مۆلیدەیەش کە لە شاری سلێمانیدا بوونی هەیە بە تێکڕایی هەر مۆلیدەیەک 1500 ئەمپێر کارەبای داوە بە هاوڵاتیان واتە هەمانە لە سەر 1500 ئەمپێرەوە داوێتی وهەشمان لە خوار 1500 ئەمپێرەوەیە بەڵام بە کۆی گشتی 1500 ئەمپێر کارەبایان داوە بە خەڵک 1500 ئەمپێر ئەگەر زەربی 580 مۆلیدەی بکەی دەکاتە 870,000 ئەمپێر کارەبا واتە لە نێو شاری سلێمانیدا بە کۆی 580 مۆلیدا 870,000 ئەمپێر کارەبایان داوە بە هاوڵاتیان ئەگەر 870,000 ئەمپێر کارەبا زەربی 15,000 دیناری بکەی دەکاتە 13 ملیار و 50 میلیۆن دینار ئەم 13 ملیار و 50 میلیۆن دینارە ئەگەر بیکەی بە دۆلار لە ئێستادا دەکاتە 10 میلیۆن و 357,142 دۆلار ئەگەر ئەمە بکەی بە دەفتەر لە ئێستادا دەکاتە نزیکەی 1035 دەفتەر واتە 1035 دەفتەر تەنها لە هاوڵاتیانی شاری سلێمانی وەرگیراوە بۆ کارەبای مۆلیدا لە مانگی هەشت لە نێوان مانگی حەوت بۆ مانگی هەشت ئەم داتا زەبەلاحە کە 1035 دەفتەرە لە هاوڵاتیان وەرگیراوە تەنها بۆ کارەبای مۆلیدا بۆیە هاوڵاتیانی ڕاوە چوونەکانەوە هەیە ئەگەر کارەبای نیشتیمانی بەم جۆرە بێت ئەوە کارەبای مۆلیدا دەبێتە سەرەکی و ئەم داهاتە زەبەلاحەش هەموو مانگێک واتە 1035 دەفتەر بگرە زیاتریش بۆ مانگەکانی داهاتوو دەبێ بترێت بە مۆلیدە ئەهلیەکان ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە کارەبای مۆلیدە ئەهلیەکان و بەو نرخەی کە هاوڵاتیان داوێنە کە زۆربەی نرخەکان لە نێوان 14,000 بۆ 15,000 تا 16,000 بووە بەڵامیان بە خۆی گشتی 15,000 وەرگرتووە کردوێتە ئەم داتایە و کردوێتە ئەم ژمارەیە ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو ئەمەش ئەو داتاوە زانیارە بوو کە من کۆکردنەوەیەکم بۆ کرد و لێدەرکردنێکم بۆ کرد و کۆی مۆلیدە ئەهلیەکانم کۆ کردەوە و ئەم ژمارە دەرچوو ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە هیوادارە سوودمان گەیاندە بێت و ئەنجامیش لای خۆتانە بۆ وەڵامەکەی پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان